لە ئێران سوننەکان هەست دەکەن ستەمیان لێ دەکرێ و لە سعودیەش شیعەکان، بەڵام شیعەیەکی سعودی و سوننەیەکی ئێرانی هەردووکیان لە وڵاتێکی ڕۆژئاوایی زیاتر هەست بە ئارامی دەکەن و دەتوانن سرودە ئاینەکانیان جێبەجێ بکەن لە کاتێکدا لە وڵاتەکانی خۆیان ناتوان و تاڕادەیەکیش قەدەغەکراوە. لە تارانی پایتەختی ئێران کە بەوتەی هەندێک لە ڕێکخراوەکانی سوننە نزیکەی 1 ملیۆن دانیشتووی سوننە هەیە، بەڵام سەرڕای ئەو ژمارە بەرچاوەش سوننەکان تەنانەت 1 مزگەوتی تایبەت بە خۆیان نییە و ناچارن نوێژی هەینی لە بینای باڵێزخانی پاکستان ئەنجام بدەن. لە بەرامبەردا شیعەکانی تاران نزیکەی 3000 مزگەوت و حوسەینەیان هەیە. لە شاری مەدینەی سعودیەش کە ژمارەیەکی بەرچاوی دانیشتوانەکەی شیعەن و بەپێی هەندێک سەرچاوە ژمارەیان نزیکەی 100,000 کەس دەبێ، بەڵام تەنها 1 حوسەینیان هەیە و لە بەرامبەردا سوننەکانی ئەو شارە 2354 مزگەوتیان هەیە. بەڵام لە شاری نیویۆرکی ئەمریکا کە بەپێی ئامارەکانی ساڵی 2011 مسلمانەکانی ئەو شارە ژمارەیان نزیکەی 600,000 کەس بووە، خاوەنی 257 مزگەوت بوون و لەم چەند ساڵی دوایشدا ژمارەی مزگەوتەکانی نیویۆرک زۆر زیاتر بووە. شاری لەندەنی پایتەختی بەریتانیاش نزیکەی ملیۆنێک دانیشتووی مسلمانی هەیە و 415 مزگەوتیشی تێدایە. لە هەردوو ئەم شارە گەورەشدا سوننە و شیعەکان جیاوازیان نییە و لە مزگەوتەکاندا بێ جیاوازی سروتە ئاینەکانی خۆیان ئەنجام دەدەن، لە کاتێکدا لە ئێران و سعودیە تەواو پێچەوانێ و شیعە لە مەدینە و سوننە لە تاران ناتوان بە ئازادی سرودە ئاینەکانی خۆیان بەڕێوە ببن. لەو راپۆرتانەی ساڵانە سەبارەت بە ئازادی ئاینی لە جیهاندا بڵاو دەکرێتەوە، وڵاتانی ئیسلامی وەک ئێران و سعودیە و پاکستان و عێراق و سوودان لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەدان کە ئازادی ئاینیان تێدا پێشەل دەکرێت. لە ئێران ئەگەرچی دەسەڵاتداران بە بەردەوامی باسی برایەتی شیعە و سوننە دەکەن، بەڵام سوننەکان کە ڕێژەی لە سەدادا بۆ لە سەدا 20 دانیشتوانی ئێران پێکدێنن، ڕەخنەیان لە دەسەڵاتدارانی ئەو وڵاتە هەیە کە مافەکانیان پێشەل دەکرێت. سوننە مەزهەبەکان پۆستە باڵاکانیان پێنادرێت. لە 37 ساڵی ڕابردووشدا جگە لە پۆستە باڵاکان تەنانەت هیچ سوننە مەزهەبێک پۆستێکی پلەدووی وەک پۆستی پارێزگاریشی پێنەدراوە. ساڵانەش ژمارێک لە چالاکوانە ئاینە سوننە مەزهەبەکان لە سێدارە دەدرێن. لە سعودیەش دۆخی شیعەکان لە سوننەکانی ئێران ئەگەر خراپتر نەبێ باشتر نییە. شیعەکانی سعودیە نزیکەی لە سەدا بۆ 15 دانیشتوانی سعودیە پێکدەهێنن، نزیکەی لە سەدا 80 نەوتی سعودیە لە ناوچە شیعەکانی ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بەرهەم دەهێنرێت، لە کاتێکدا لە ڕووی ئابووریەوە شیعەکان کەم داهاترین و هەژارترین دانیشتوانی سعودیان. بەپێی راپۆرتێکی هیومان رایتس وۆچ لە شارەکانی مەککە و مەدینە شیعەکان ناتوانن ئینتیمای شیعەبوونی خۆیان ئاشکرا بکەن. لە ساڵانی ڕابردووشدا حکوومەتی سعودیە بە چاوی گومانەوە سەیری شیعەکانی کردووە. پیاوانی ئاینی زۆرجار تۆمەتی سیخوڕیکردن بۆ ئێرانیان دەدرێتە پاڵ و بەو هۆیەشەوە حکمی قورسیان بەسەردا دەسەپێنرێت. لە عێراقیش لە دوای 2003ەوە سوننەکان لە دۆخێکی خراپدان و لە دەسەڵاتدا پەراوێز خراون. بەپێی هەندێک لە راپۆرتە نێودەوڵەتیەکان گروپە میلیشیا شیعەکان بە بیانووی بەرەنگاربوونەوەی تیرۆر مزگەوتی سوننەکان دەتەقێننەوە. لە هەندێک ناوچە و بەتایبەت لە پشتێنەی دەوروبەری بەغدا و پارێزگای دیالە هەوڵی گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە دەدەن لە بەرژەوەندی شیعەکان. بەڵام بەراورد بە وڵاتانی ئیسلامی دۆخی مسلمانان لە وڵاتانی ڕۆژئاوا چۆنە؟ لە ئەمریکا کە بەپێی هەندێک ئامار مسلمانان دەوروبەری لە سەدا 1 دانیشتوانی ئەو وڵاتە پێکدەهێنن، لە ساڵی 2011دا مسلمانەکان 2160 مزگەوتیان لە ئەمریکادا هەبووە و ساڵانەش ژمارەی مزگەوتەکان زیاتر دەبن. بە پێچەوانەی چاوەڕانەکان لە دوای 11 سپتەمبەری 2001شەوە ژمارەی مزگەوتەکان لە ئەمریکا بۆ 2 ئەوەندە زیادی کردووە. بەپێی لێکۆڵینەوەیکی دامەزراوەی پیو لە ساڵی 2017 ناوەندی داهاتی مسلمانانی ئەمریکا لە ناوەندی داهاتی ئەمریکا بەڕێگەز ئیسپانەکان زیاتر بووە. بەپێی لێکۆڵینەوەیکی دامەزراوەی زاگبیش لە هەر 20 مسلمان 19 لە خۆشگوزەرانی تەواودان. لە بەریتانیاش مسلمانەکان ڕێژەی لە سەدا 4.8 دانیشتوان پێکدەهێنن، بۆ نزیکەی 3 ملیۆن مسلمانیش 1750 مزگەوت هەیە. لە ئەڵمانیاش نزیکەی 4 ملیۆن مسلمان دەژین کە دەکاتە ڕێژەی لە سەدا 5 دانیشتوانی ئەو وڵاتە. شیعە و سوننەکانیش بەدەیان کۆمەڵە و ڕێکخراویان هەیە. مسلمانەکانی ئەڵمانیا خاوەنی زیاتر لە 2600 مزگەوت و ناوەندی ئیسلامین. بەپێی لێکۆڵینەوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە وڵاتانی دیموکرات و سێکولار زۆرترین ئازادی ئاینی تەدابەدی دەکرێت و لە بەرامبەریشدا ئەو وڵاتانی حکومەتەکانیان شەرعیەتیان لە ئاینەکان وەرگرتووە زۆرترین پێشەرکاری تێدا تۆمار دەکرێت بەرامبەر بە کەمینە ئاینەکان.